سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی سەرجەم سندوقە خانشینیەکانی کرماشان لە بەردەم سندوقی خانشینکراوانی کشوەری، دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد و سەردەشت، گیان لە دەستانی گوماناوی بەندکراوێکی پێشووی سیاسی لە زیندانی ناوەندی شاری بۆکان، پەسەندکرانی حکومی سێدارەی 6 بەندکراوی سیاسی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە و کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. کۆبوونەوەی خانشینکراوانی سەرجەم سندوقە خانشینیەکانی کرماشان لە بەردەم سندوقی خانشینکراوانی کشوەری. ڕۆژی سێشەممە 19 سەرماوەزی 1404 هەتاوی خانشینکراوانی تامین نیشتماعی، فەرهەنگی، مخابرات و زانستە پزیشکیەکانی کرماشان دژ بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم سندوقی خانشینکراوانی کشوەری کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی سیستماتیکی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران، کۆتایی هاتنی گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر خانشینکراوانی ناڕازی و هەروەها ئازادی دەستبەجێ خانشینکراوانی دەست بەسەرکراو بوون. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد و سەردەشت. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی سەردەشت و مەهاباد لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ڕۆژی یەکشەممە 16 سەرماوەز سینا شەخسی جەوانی تەمەن 20 ساڵ و خەڵکی شاری سەردەشت بە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. هەروەها ڕۆژی دووشەممە 17 سەرماوەز دوو هاوڵاتی دیکەی خەڵکی شاری مەهاباد بە ناوەکانی کازم ئازدە و ناسر ئازرەم بە هەمان شێوە بە توندوتیژیەوە دەست بەسەر کراون. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دووسێ دەست بەسەر کراوە زانیاریەک لە بەردەستانیە. گیان لە دەستانی گوماناوی بەندکراوێکی پێشووی سیاسی لە زیندانی ناوەندی شاری بۆکان. ڕۆژی دووشەممە 17 سەرماوەز کاوە ئەحمەدزادە بەندکراوی پێشووی سیاسی و خەڵکی شاری بۆکان تەرمەکەی پاش چەند ڕۆژ لە گیان لە دەستانی ڕادستی بنەماڵەکەی کرا. بەپێی راپۆرتەکان تەرمی ئەو هاوڵاتیە سەرەتا بە مەبەستی پشکنین ڕەوانەی پزیشکقانونی شاری ورمێ کراوە و پاش چەند ڕۆژ بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک سەبارەت بە هۆکاری گیان لە دەستانی ڕادستی بنەماڵەکەی کراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە بەهۆی چالاکیە سیاسیەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵانی ڕابردوودا لانی کەم 10 ساڵ لە تەمەنی لە بەندیخانەکانی ڕژیمدا تێپەڕ کردووە و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدا ژیانی دەکرد. بەردەوامی هەڵمەتی سێشەممەکانی نابۆسێدارە. ڕۆژی سێشەممە 18 سەرماوەز بەندکراوانی ڕاگیرا و لە 55 بەندیخانەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە 98مین هەفتەدا بەردەوامیان بە هەڵمەتی سێشەممەکانی نابۆسێدارەدا. بەشداربووانی ئەو هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای ڕێزگرتن لە یادی خوسرۆ عەلی کوردی پارێزەری دادخواست کە لە ڕۆژانی ڕابردوودا بە شێوازێکی گوماناوی گیانی بەخت کرد ئاماژە بەوە دەکەن کە لە مانگانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی بە ڕێژەیەکی بەرچاو ژمارەی لە سێدارەدانی بەندکراوانی لە زیندانەکان بەشتر کردووەتەوە و پێویستە خەڵکی ئازادیخواز و چالاکانی مەدەنی لە بەرامبەر ئەو جەنایەتی ڕژیمدا بێدەنگ ڕانەوەستن. بەندکراوان لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان هەڵوەشاندنەوەی حکومی سێدارەی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بەردەوام ئەبن لە مانگرتن و ناڕزایەتی دژ بە سیستەمی ستەمکاری ڕژیمی کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی کۆگای گازی پارسی جنوبی. ڕۆژی سێشەممە 18 سەرماوەزی 1404 هەتاوی
کرێکارانی شاغڵ لە کۆگای گازی پارسی جنوبی لە شارستانی ئەسەلویە سەرەڕای هەموو گوشارەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە لانی کەم سێشینی جیاوازدا کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، کرێکارانی ناڕازی بەوتنەوەی دروشم و بەرپایی ڕێپێوانێک خوازیاری بارزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، وەرگرتنی هێزی کاری نوێ، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. پەسەندکرانی حکمی سێدارەی 6 بەندکراوی سیاسی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە. بەپێی راپۆرتەکان بۆ دووهەمین جار حکمی سێدارەی 6 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن دەستگای باڵای وڵاتەوە پەسەند کرا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو 6 هاوڵاتیە بەناوەکانی بابەک عەلی پور، پویا قوبادی، وەحید بەنی عامریان، محەممەد تەقوا، عەلی ئەکبەر دانشوەرکار و ئەبولحەسەن مونتەزەر سەرەڕای ناڕەزایەتی چالاکانی مەدەنی و سیاسی، کۆمەڵگای نێودەوڵەتی و هەروەها بنەماڵەکانیان و نەبوونی بەڵگەی پێویست دیسان لەلایەن دادگای قەزای ڕژیمی حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو 6 بەندکراوە لە سەرەتای دەست بەسەرکرانیان تاکو ئێستا هەموو کات لەژێر سەختترین گوشارەکان و ئەشکەنجەکانی ڕژیم دابوون و دۆخی تەندروستیان لە خراپیدایە. دوا هەواڵ کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەند شاری جیاوازی ئێران دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆسیە ڕۆڵەکانیان و هەروەها بەردەوامی گوشاری هێزە ئەمنیەکان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتون بنەماڵەکانی پویا قوبادی، وەحید بەنی عامریان، عەلی ئەکبەر دانشوەرکار و کۆمەڵێکی دیکە لە بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە شارە جیاوازەکانی ئێران سەرەڕای پشتیوانی لە هەڵمەتی سێشەمەکانی نابوو سێدارە بە هەڵکردنی وێنەی ڕۆڵەکانیان و وتنەوەی دروشم، خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتایی گوشاری ناوەندە ئەمنیەکان بوو. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.